من وەکو کاسبکارێکی و بازاڕە کە لەناو بازاری پەردەفرۆشانین فترەیەکە بازارمان زۆ خراپە بۆ بۆنی ئەو قەیران و ئەو شەڕ و ئاژاوایی کە دروست بووە لە چاردەوەرەی وڵاتەکەمان. ئێمە پێشتر بازارێکی باشمانە بوو بەردێک کوالیتی باشیان دەبرێمە کوالیتەکانمان لێرە تورکیە و ئێرانی و بەدەگمە ئێستا سینیش پەیدا بوو لە بەرەوەی قەیرانێکی وا دروست بووە خەڵک چاو لەوە دەکاشتی هەرزان بکڕێت. تا ڕادەیەک مشتری خۆشمان لە دەستدا بەهۆی نرخەکانەوە ئەستە نرخەکانمان زۆر دابەزاندووە بەڵام هێشتا خەڵک ناڕازی لە نرخەکان و لە ئیشەکەی ئێمە بۆ نموناڵەیە کاکە پارە نییە بۆ لە قماژمەتری 8,000 وەسە بۆتە 6,000 بە 5.5 شێرێتی هێشتا ڕازی نیە ئەڵێک کوالێتی ئەشیاکانتان زۆر گران نرخەکەی زۆرە. عام ڕسپی فەلاح ئەم ساڵ ڕوو لە کەمیە ئیسفادەیان بۆ ناکە بارێک دێنن نزیک 85,000-90,000ەکە جوملەچێگانیش ساحب قاتعەکانی خان خوورماش ئیسفادە لەو بارە ناکەن مەسرەفی دوکانەکانیان گەلێ بە زۆر دەرەکەن زەحمەتە لەو سەر بازاڕەوە تا خوارەوە تقریبا بۆتە 400 دوکانی تیە حەلوەیەکیشمان بۆ ناکەن لێرە دروستیکەن. ئێستا گشتی زراعەتی عێراقی هەیە بەس مال عێراقی گشتی هەرزانە ئەزانی بووە دەعمی نییە کەسی نییە هاتە ئەو شتیە پیکەمی شتی بە 40,000-50,000 ئیمسالیش دەرەرە تەماتە بە 200 دینار دوایی بوو 100 دینار سندوقی بە 1000 دینار فەلاح ئەمسال زەرەرە یەک جا زەرەرە اینجا فەلاح چیە لێ ئەمسال ناکەم ئەوە ئەڵێ من ناکەم ئەوانە ئێمە لە کێ دێنن ئەبێ لە خارج دێنن. راستی جایکە خۆشە وێرێ بەس ڕێکۆبۆن زۆر نەتخۆشن دیڤیدۆرش حکمەتێتکین ڤۆ ڕێکۆبوومە چارەسەرکەن و بێنە قێرکردن و دۆپەتەر خزمەتە گەشتیۆرەوە و سیارێتوە بچەکێ مناسبتر لێکن و ئێمە لە هەولێرەوە ڕاهاتوین سەیرانگایکی زۆر خۆشە بەڵام لە ڕووی خزمەت گوزاریەوە ڕێگاکانی زۆر ناخۆشە ئەگەر بەرد بکرێت یان قیر بکرێت هەندە خزمەت گوزاری بۆ بێت زۆر خۆش دەبی. ئێمە چەند کەسێکین لە کەرکووکەوە لە هەولێرەوە لەو شوێنانەوە هاتین بۆ ئێرە بەڕاستی زۆر خۆشە بەڵام لە ڕووی خزمەت گوزاری کەمەک خزمەت گوزاری پێویستە.